باس لە گرفتەکانەکات بە تایبەتی کە ڕوبەڕووی بڕبڕەکانی پشمانە بێتەوە بە تایبەتی و کەسانی کە ئەم گرفتانەیان هەیە ئایا لە گەنجێتیەوە تووشیان بووە یاخود بەچی هۆکارێک تووشیان بووە و ئایا چۆن بتوانین ئێمە پێش ئەوەی تووشی هەر گرفتێک بین کە میشاڵین خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن چۆن بینای ئەم خۆپاراستنە بکەین چۆن بتوانین هۆشیاریمان هەبێ بەرامبەر جەستەی خۆمان و بڕبڕی پشتمان هەمیشە ئەڵێن ئێمە لەسەر ئەم دیوارە سەرەکیی پشتمان توانیمانە جەستەی خۆمان ڕابگرن ئەی چۆن پارێزگاری لێ بکەین ئەو بڕبڕانەی پشتمان ئێمە هەر یەکەت بۆ خۆی تایبەتمەندیەکی جەستەی ئێمە پاراستۆ چۆن توانی پارێزگاری لێ بکەین چۆن ڕۆژانە ئەو جوڵانەی کە هەمانە یاخود ئەو دانیشتە زۆرەی لە ماڵەوە لە شوێنی کا لە ناوتونبێلەکە ئەمانە تا چەند کاریگەری هەیە ئایا وەرزشکردن کاریگەری هەیە لەسەر بڕبڕەکانی پشمان ئایا ئێمە وەکو ستایلی ژیانی خۆمان چۆن بتوانین پارێزگاری لە بڕبڕەکانی پشمان بکەین ئەی ئەگەر گرفتەکان دروست بوو چی بکەین یەکسەر ئێمە پشتگوێی خەین و بڵێن ئەمە خۆی چاکە بێت و یاخود گوێنەی بۆی کە بچینە لای پزیشکێکی پسپۆر کە بتوانێت پێمان بڵێ چی بکەین و چی نەکەین ئەمانە و چەند پرسیارێکی تر کە ئەمڕۆ توانین لە پزیشکێکی زۆر بەڕێز ئەویش دکتۆر وەرزێر فەتاح شاڵیە ڕاوێژکاری نەشتەرگەری ئێسک و بڕبڕەکانی پشت و جونگە گۆڕین ئەکەین کە بە ڕێزیان ئێستا لە ستۆدیۆ خۆشەویستان بەدەر لەم تەورەی خۆمان دەتوانن لە پیجی کورساتیش ڕاستەخۆ بینەری ئەم تەورە بن هەر پرسیارێکتان لا دروست بوو ئێمەش ئاڕاستەی دکتۆری بکەین دکتۆر جان بەیانی باش سپاس بۆ ئامادەبوونی من سپاسانە دکتۆر ئەگەر باسی بڕبڕەکانی پشتمانەکەین دیارترین ئەو هۆکارانەی کە بنە خۆی تێکچوون یاخو گرفت بۆ بڕبڕەکانی پشتمان خۆی لە چیا بینێتەوە خۆی پرسیارەکە ئەوەی کە تۆ ئەیکەیت ینی زۆر گەورەیە چکە گشتگیرە خۆی ئەوە ئاسان باس ناکرێت کە بڵێن یەکسەر بڕبڕی پشت و هین تەمەەن دەوری هەیە ئیشکردنەکەی کە ئیکات ژیانی ئەو ژیانی کە تیاژی سا تۆ زانی ژیان زۆر گۆڕاوە تا بەعزێ کەسێ هەر لە شوێنی خۆی دانیشتۆ لەسەر کۆمپیوتەر لە بەیانی و حتاشەوە یا حتا بڵین 5 عسر ئەوەی داوامی شەریکات کە ئەکەن ئەمانە هەمووی کاریگەری هەیە کە ئەم ژیان گۆڕانی ژیانە تەسیری کردوتە سەر نەخۆشی بڕبڕی پشت زیای کردو جاران کووا زۆر کەم کەس بەدەگمەنەوت وەڵا پشت مێشێ چکە هەمووی جەسەدێکی باشیانە بۆ ڕاضیانە کرد ئیشیانە کرد ئێستا وەلو من شتێکی جوانە بینم لە شارەکەمانە گەنجەکان سا خۆیان ناوتە جم و لەش دروستکردن ئەوانە زۆر کاریگەرێکی باشە بۆ مستەقبل کە زۆر تووشی فەقرات نەبنیان بەس کە بین ئەنزیلاق کە زیاتر خەڵک باسی ئەکات چکە بۆ بە کەلیمەیەک بەکارێت ینی خۆی چییە ئەنزیلاق ئەنزیلاق بڵێن بینی فەقەرەکە شتێک دەرەپەڕێ ئەچێ بۆ پشتۆ زەختە کاتە سەر دەمارە ڕئیسەکەتر ئازارەکە لە پشتا دروستەکە ئەنجا ئەیاتە قاچ بە پێی دەرەجاتە ینی بیدایەتەکەی هەر بە پشتێشە دەست پێکە لەبەرەوە ئەوەی کە گرنگە خەڵک ئەبێ زوو بێت پرسیارکە تۆ پشتێشە لە خۆی دروست نابێت یان شت نییە لە خۆی دروست بێت لەبەرەوە ئەگەر زوو بێت زوو ئەدۆزرێتەوە زوو چارەسەرەکرێت ناگاتە مەرحەلەی ئەمەلیات پشتێشەیەک هەیە ئەوەی کاڵن ئازارەکە لە سمتەوە بەرەو خوارەوە تاکو و قاچ ئەڕوە ئەم پشت ئێشەیە ئەبێ زۆر گرنگی پێ بدرێت سەردانی پزیشکی بۆ بکرێت یان بۆ نمونە ئازارێکی تایبەتی تریش هەیە هەر پێویست بە گرنگی پێدام بکات ئەو قسەیە و یعنی یەکێکە لە شتەکانەکە نەخۆشەکان لەسەری ئەڕۆنیەت ئەڵێ من سا پشتێشەکەم چاک بۆ دکتۆر قاچ مێش ینی خۆی ئەوە خراپترە خۆی کە گەشتە ئەوەی کە تۆ تو لە سمتەوەیە بۆ خوارەوە ینی معنای شتەکە زیای کردووە زەختەکە لەسەر دەمارەکە زیای کردووە لە پشتێشەکە دەرچووە هاتۆتە خوارەوە بۆ قاچی یعنیکەواتە یایە عەسەبەکە لەبەرەوە ئەوە زۆر مهمە ینی یەکێ وەڵام من پشتێشە مابوو زۆر ئێستا نەماوە بەس قاچ مێشە خۆی ئەوە خراپە یعنی تۆ لەبەرەوە زووتر فریاکەوی نەگاتە ئەوەی کە بیاتە قاچەکە کە یایە قاچەکە ینی هاتە خوارەوە بۆ عەسەبەکانی کە ئەوە اینجا ئەگەر بینە سەر ڕسم و شت پیشانین هەتا ئاسانی وێنەکان پیشانمانەیەن دکتۆر وێنەکان زۆر بۆ نمونە کەسی زەعیفمانەیە و کەسی قەڵەومان هەیە ئیترەمە لە گەنجێتیش هەبێ کامیان زووتر ڕوبەڕووی ئەوە بنەوە کە بڕبڕەکانی پشتیان گرفتی بۆ دروست بێت خۆی ئەو سوار زۆر زۆر جوان چکە قەڵەوی خۆی ئێستا لە طوبا لە کولەی تۆپش کە دەرسە ئوترێتەوە جاران یعنی باسەکرا قەڵەوی خراپەین قەڵەوی سا بۆ بە نەخۆشی ینی ئۆبێسیتی مۆزوعێکە و باسەکرێ قەڵەوی بەعام خراپە بێژگەلەوەی زەخت و شەکرە و سەحەتوین یەکێکە لە خراپیەکانی قەڵەوی ئەنواعە قەڵەوی هەیە سنترەڵە ینی مرکزیە بەس منطقەی ورگ و هینە قەڵەوی هەموو لەشە
ئەوانی کە لەگەڵ ئێمە خراپترە کە بۆ فەقەرات ئەو قەڵەوانی کە لە ورگوشتا زیاترە لەم ناوچە زیاتر بەزەبات چکە بووە چییە کات ئەم ئەزەڵاتانە تەوازنەکەی تێگەچێت خۆرەوەنی ورگە کەس لە سامەسەن دوونە ئورگو بۆ باشەکەم کەوانی کە بڵێن ئەمیان گەورەیە بێڵەکانی ورگەکان دیوتەوانی کە ئاسنی قورسەڵگرن پشتێنەکە بەستون ورگێکی ئەویانە بەسەوانە هەمی ئەزەڵەیە ڕاست بەس ئەوانی کە ئەمە ئەڕوا خۆی فکرەکە لە تەوازنی ئەزەڵی پیاڵن ئێستا تۆ ئەگەر تەسویری خۆت بکەیت پشتت بڵێن دوو پایە ماسوورکەیە لە پشتەوە لە پێشەوە ورگت دوو پایە بڵێن ئاوای سام پەنجێم ئەمە ورگە ئەمە پشتە ئەمە عەزەڵاتەکانە ئەمە فەقەراتەکەی کە ئەمانە بە قووت بن قەت ئەرک و ئازار و قورسایی ناچێتە سەر پشتەکە تۆ سنتەرێکی باش بۆ لەبەر ئەوە بۆیە ئەوانی کە ورگیان ئاوازە چێ عەزەڵاتەکان شلەتر زەختەکە چێتەوە بۆ پێشەوە زەختەکە سەر فەقەراتەکە لەبەرەوە قەڵەوی باش نییە باشە چە دوکتور بۆ لە ناو کووردا ئەمەنە بڕبڕی 4 و 5 ئەوترێت کە گوشاری لەسەر دروستەکەیان زۆربەی کێشەکان تایبەتە بۆ دوو بڕبڕەیە ئەمەیان هەندەسەیە هەندەسەی طبی پێڵن بایۆمیکانکس لە چیەوە هاتووە مەسەن حتا فەقەراتی ملیش ببینە فەقەرەی 5 و 6 زیاترینیان ئێرە فەقەرەی قوتنی پێڵێن لەم بەرزفاین فەقەرەی 4 و 5 قسەکەی توێ بۆ ئەمە پێڵم مرکزی سقل یعنی زیاتر حرەکەی کە ئەیکەیت و کێش و قورسایی ئەچێتە سەر لەسەر ئەو دوو فەقەرەیە زیاترە لەبەرەوەی بین لە سا هەفتا بۆ سا هەشتای بەعجار زیاترش لەو شوێنە دروستە بێ چکە ئەوە زەختی ئەچێت سەر قابلێتیە کە بدڕێ و کە پێڵەن ئەنزلاق زەختەکە سەر دەمارەکرد سەبەبەکەی هەندەسیە و زیاتر حرەکە لەسەر ئەو قورسایەکە لەسەر ئەو شوێنەیە گوتمان لێرە 5 و 6 لێرە 4 و 5 کە زیاترین خەڵک تووشە بن باشە یەکێک تر لەو ئۆکارانەی کە زۆر جار ئێماڵین گەنجە و پێویستی بێژ نییە و لە گەشایە بەڵام زۆر جار گرفتی ئەوە بێت کە ئەم بڕبڕانەی پشتی گرفتی خزانی بۆ دروست هەبێت ئایا هۆکار ئەوەیە کە ڕۆژانە ستایلی ژیانی خراپە لە جوڵەکردنا خراپە یاخو زۆر جار زۆر کەسمانەیە دکتۆر ئەمەمان بەرگوێ کەوتووە ئەڵێ لە پڕ دەسماوەتە شتێک تووشی ئەم گرفتە بوو ئەو ئەمە چیە هۆکارەکەی خۆی بینەوە سەر گەنج و گەورە و ئەمر و کەی تووشە بن خوار 20 ساڵ و سەر و 6 ساڵ ئەمە ئەحسایەکی عالەمیە کەمترین شت تووشی ئەنزلاقە بن هۆکارەکەی لە چیەوە لە لەشەکە کە تۆ باسە کرد گەنج چی بکە ئەنجا باسیەکەین بۆچی تووشە بن ئەو حرەکەیە لە خوار 20 بۆ کەم یعنی سامەسە من ئەوە 34 ساڵ بڵێم ئەمەلیاتی فەقەراتەکەم بەس خوار 20 ساڵ لەوانەیە 3-4 نەکردم دکتۆر باەمە ئەمە بینە خزمەتی جەنابەت لانەیە باشتر بتوانانی لە ڕێگەی ئەمەشنەکان ئەنجام بێت تکایە بۆی ئەمە ئاخر فەقەراتی قوتنی پیاڵن کە خۆی 5 دانەیە ئەگەر ڕسمەکەی هینکەن بڵێن ئەتر ئەمە کلێنچکەیە با ئاوا سەرکەین حتا خەڵک ئاسانتر بێ ئەمە لای حوزەوە لە حوزەوە کە سەرکەوتی آخر فەقەرە خۆی طبعاً بۆچی بەڕقم ئێڵێن چکە مل مەسەن 7 دانەیە سنگ 12 دانەیت قوتنی 5 دانە ئەو تەوزیع کراوە عەدەدی ئینەکان لەبەرەوە بەڕقم دەست پێکاتەوە مەسەن لێرە 1 بۆ 7 لێرەش عینەشت 1 بۆ 5 دەست پێکات ئەمە 1 2 3 4 5 4 و 5 ئەمە بوو کەوتمان مرکزی سوقل هەموو قورسایەکەی یەتە سەر ئەنجاینە سەر ئەمە بۆ جوانەکەی بۆ ئەمە زۆر باش بکە ئەمە هێنا سا گەنج ئەمانەی کە ئیبینی مەسەن تۆ پیرێ بینە چرج بووە گەنجەکەی بینی پێستی سافوین ئەمە هەموو لە شەگرێتەوە هەر پێستەکە نییە پیاڵەن مەتاتێت ئیلاستیک یعنی هەکوو لاستیک ئاوە لەبەرەوە خوار 20 ساڵ زۆر کەم تووشە بن نادڕێ بە ئاسانی هەمووی گەنجە و شتەکانی دوای 6 ئەڵەی باشە دوای 6 بووە دوای 6 پوچە بێتەوە با بڵێن ئەو ئەنزلاقی کە دەرپەڕیوە ئەگەر ئینەکە دەرکەین لە دوای ئەوکارانم ئەگەر وێنەکانی بەس وێنەی ئەنزلاقەکەم پیشانن هەتان بڵێن لێرە ئەوەی کە دەرپەڕیەوە پاڵیناوە لە پیریا چیە بێت تۆزە گرجە بێتەوە چێتەوە شوێنی خۆی لەبەرەوە دوای 6 کەم ئەمەلیاتەکەین ئەنزلاق لە خوار 20 کەمە سەر و 6 کەمە هەموو ڕێنجەکەی کە زۆرە لە بینی 30 و 40 ئەوەش هۆکارەکەی کەوت و ژیانەکەی باش یعنی چۆن حرەکاتەکە یەکێ لە حرەکات غڵەتەکانی کە جوڵانەوە شت هەڵگرتن شت هەڵگرتن دائما ئەمە نەسیحەتە بۆ هەموو کەسێک کە هەڵگرت بەڕێکی هەڵیگرە قەت بەخواری کێشیت هەر بە کردداری نیشانمان بیت خۆی چۆن هەر ئەزیێت کێشی نمونەیەکی دروست شتێک ئەمە چۆن باسەکەم خۆی نقطەی زۆعفی بەشەر تویستی پێڵەن یعنی سا ئەم بەشەری کە دروست کراوە سا بڵێن ئەمە وەتەرە
فیلمێکیان دەرکردەوە جوانی بە شتێک بوو باس کرا لە کۆن لە حرب و شتا کوڕێکیان کردو بە 2 سیارە ڕایەنە کێشە حتا قۆڵی یان بە 2 سیارە ڕاکێشە لێ نابوو حتا ئەوە بەقوت اینجا ئەوە بەقوتە بەشەر بەس کە ئاوا لێ کرد نقطەی زۆفەکەی تووست یعنی سوڕانەوە ئەوکو چۆن جلێکە کوشی جۆن شتێکە کوشی لە سوڕانەوە ئەبچڕێت لەبەرەوە ئەو حرەکەی سا هەڵەسم سا مەسەن کە تۆ شتێک هەڵەگری ئاوا هەڵیگرە سا مەسەن ئەم قەڵەمە خۆی هیچ قورسایەکی نییە بس كأعوى بخواري أما بيلم بندينغ تويستينغ يعني هم دانوانن هم صورانوا خرابتين حركية بو فقرات هر دكتور يعني شتيك هل قلت سامن أملا أكيد مثلا كهل يقرم قد أواناكم هل يقرم أواكمو أو هل يقرمو أحد شو أو حركية أتردس فيها كاتوزة أي دربيني فقرك وتوشي انزلاقك هر زور كاد لا ورزشي شائسة إذا كان جاني ورزش كين لنا والله كان يشيل ورين معاني كمان أنك بهيشي وبتشماوي دزنينا قرصاي يعني هميشه قايشة كي جبستين لبروي أمس سنتريكما هميشه كشتك أواش حتى راجل أمانة تاچن كاريجري بو كسانشي كقرصاي برزكانو أو بو جماعتي أسنو زور كسماني بس يعني طبيعي يعني قرص أقلش بقوت بيتواني قرص شرقي خاصة أقلشت بيش أو ساتو مثلا أو ياري طب فينك روجي ويا هش ساعة جارت هش ساعة تدريبيا بيك روجانا بس بيش هو يداي بس يبيني حماية بيك برو بشر بيه دائما عضلات وشتي خوي دروس بيه أو نص قيل بخوي نبي شيء يكسر دبيه غاز على قريه تو بيه عضلات مساعدة أو بكيت أتواني هذي قريت إنجا نال خطوب شيء شتي قرص على قريه ببيل شكته لبرو دائما أو تمانيش جنجو أمريكا رياضة زور مهمة يعني تو ناب أبي جيان تشتيك دانيد إنجا باشترين رياضة بو فقرات ملي أو بس بو معلومات يعني با خلقش بزاني ملا باشين رياضية ملاش أم حمو ملينا أما باس إيه ملا طبعا إما كنت بعد شد هنا كده بوقة ملا وي ملاي سنة كأما ليه وكده عضلاتي سكت وعضلاتي بشت التوازن بيكاتو مثلا حفتي جاري دو جار بشي بو ملا هر جاري بو ساعاتي ملا بكي باور بيه يعني دائما لشو عضلاته بقوته زور كم توشي انزلاق زور باش هيك اللي بينران من أم برسياري لبرزت كردوا بيخاف دوشك أمانة شون عفوا جملينو شوري نستمع دوشك أما أم برسيارة نهر ساوي كردويتي أواني كهين بولا أمان حموي أين برسيارة شون بخوم سافيدي كردواري لباونا أمش دانا با أوش با رونكينو بشر تو سيريكا بشرني تختبر ركبه قوسي مل أواياك وحرفي شيء إنجا صن أوايته إنجا قطنيك أوايته إنجا سمتو يعني بشر أقواسيتي يعني ريكنية لبرو تو كي بالضبط كتو لعرزة أخوي بخواب شيء وبيانية صب زانج ليش وحمير رغبة أما كون خلوا يرى كان أقربي تنبيه ولو جنجن أو جيلي أو سانين سبرينج بو يعني شالو شول بو لبرو صحينا بو الساعة أقربي بين حمو قالوا يرى الدنيا يعني تختي يعني بس ريكا يعني يك بلوك دان داوا سرو أو تو اسفنجة كداني ليرا نوعيتي اسفنج دوري هي اسفنجي مضغوطة باشا مثلا الله لو كبيتو مهم هشتي بيه كزور رقش نبيت وزورش نرم نبيت أو نوعات اللي قل شات شو كحتى قوسكاني بيتو طبيعي بس شال نبيت أو سفرون مشتانا أجناس أخوي مشكلة مني شو كحمي وادروس كراوة يعني حمي ريكا وسرو أو اسفنجة كده برو خميان نبي يعني قالوا لي سايش مشكلة دكتور برسياري يشجع لو برزاني كرديوتي لا برستان على من تمنم 38 ساڵە گەنجێکە على هەموو بەیانێ بە ئازاری پشت خەبەر مەبێتەوە تەنانەت دوازیشم لێنەوە چوم ئەشیعی تەنوریشم کردووانە کێشە لە فەقەراتەکانتانە ئەمە چی ئەمە چی بکاتە وتیان کێشەی نییە لە فەقەرات پیانتون کە کێشەی نییە ئەڵێن کاتێک کێشەی هەیە من لە نازانم بە شێوازێک نووسێتی زۆر باش تێی ناگەم بەڵام توێنی کێشەی نییە بۆ تۆ خوي أو قصية أو توزع وردية كينو أو بعسان هاري إنكين بشتيش الشرني هالفقرات بيه يعني ملا طبعا ساهي يد بولام درجة بردي قرشي هي يعني مثلا لا جگر زراعية يعني صبلت يعني اشتيكش أيكات بشتيش ساهي مثلا نخوشي بنكرياس أو بوبا جريك أياتو بشتو أزارك مثلا نخوشي كش هي كأيات إيكابة بشتيشة لبرو ليرة أمينيتو دكتورك أبيت دواي موضوع كبك جوان فحصي كات بزانس هو كاركي لشيو هاتو بشتيشكي
سامنية بولام درش مثلا قلشي إني أنا مولاي دكتوري قلشي له إيش كي من درشو يعني إيش فقراتني بس فقراتش يعني كالله مثلا كلمة تنوريش با أورون كينوا خلق فير بو طبعا مزماني ناو شعر كباسة كريه هوي إما رآية أما أمواج مغناطيسية بس إنجا شو إن شاء الله أشعة تنوري هوي أشعني أصلا شكا أشعة إتياني هر أمواج مغناطيسية بس تراهاتون فعلا أشعة تنوري إما مهم رون من كدو كشي بيوتري أمواج مغناطيسية أما زرري نییە بۆ لەش تەشخیصەکەشی زۆر دقیقە یعنی جوان دەری خاکو لەش بەشەر چۆن دروست کرا ئەوە ئینەکان عەزەڵات و دەمار و عەسەب و هەمووی دەرەخات لێرە کەوتێتی ئەمە طەبیعیە بعضی جار چیەکەن ئەشعەی بەسیتەکەی کە بەس بدایەت چۆن ئەڵێ فەحس لە ئەیەوە دەست پێکە ئەنجا بۆ زی ئەڕۆین تۆ ناچی بۆ یەکسەر بۆ قورسەکە ئەشعەی اعتیادی بگری بعضی جار بە حرەکە ئیکێنێ ماسا يعني بيش قال له ولا بيشو أجري ولا ستنش إن جال دواء أجولته نخش كبو بيشو بو دواء بيالن ستريس فيلم كفقرات كتو شو بو بيشو دواء مثلا بيني فقرة كان أبي أوابك أما حركة طبيعية كأواي كت أو معناه ثابت نيل ليك إلا كان ما هي كفقرة سال دواء باسين ترازاو بيالن ترازاو الله وتوانا كيشل ما سلك كانت أنا لدرجة شل ولاتي ألمانيا عندنا خوي أبوي يعني مثلا تو أشعة جديد فحصي أكيد إنجا MRI كيت إنجا فحوصاتي كيت كدرت شو هيش تكنية دركت تقييم عضلاتي بيلن سامنية بولام أما سلكاني شلشلة ترتيجي برو رياضية بك حتى ما دام تشخيص يعني كدو عضلات لا سوا كنا نصيحات باشين شد ملكية وعقلش زور باشا هالواسين وملا أو بكات بردوام لما يصير معنا بطاطية ترى أزاري بشتينا مني وبي شوازي عفو شوازي جانا كشي بقول بزان شون دا أن شيء كزور كس هيك لما مشاكل كان ما نسا بيش قال الموبايل كبو ملو شاو خرابة بس كمبيوتر دانشتن أوانا زور بو بشت خرابة يعني لبرو من دائما بيانو شوازي دانشنا كانوا تايمركا دكتور شوازي أبي تايمر دانيال مثلا تقول لبيرة شيء تقول صار كمبيوتر 6 ساعات دانشتن لسر كرسي بو كسكه يعني مثلا كرسي كساهي او دانش يعني تو ابي بيتو شلون دانشيت امانج تاثيري هي باشا بچينا لا يعني كاو كران ما دانكرو بو يبرز زياتر اگر سنه اما لابن شكو اما باب الانزلاق كودس يمكن لي كم وينو كنا اما بيش هوش هيك كه اگر بتوانيت هاو كرانم اگر بتوانن بيش هو لمشكله بس شواز كيكيه نعمش كان نعمش نيه باشا هر لو شويته بروسا يكي كدري كم سابيطل من جاء شنو بوي اما باشي مثال بوي دامناوا اما دو انزلاقي هي سا اگر ببينن اما خواري خوارو سا ماركرك لكيا او لبيني فقري شوار بينجا او سهمي كلا سريت بال اوش انزلاق اوش تسبي سا ما لسرتنش جيراوا او شوكولانا يعني لسرتنش جيرابلين أم لا بشتيتي أم لا يعني سهمك بشتوية بيشو أو سكيتي أو سبيك يبينن أما حبل شوكية أما دمار الرئيسية كيه أو بيني فقرات عن السرو أو ببينن أو شوني كسا ماركرة كيل سربلين سهمك أو بيلن ديسك بحمو عالم بيلن ديسك شو شكليك وديسكا بس دولي عربي بيلن غضروف أو مشكلة نية تسمية كليرا ينمانية ببینن لێرە ئەم ئەنزلاقە چۆنە سابینی 4 و 5ەکە ئەبینی زۆر چۆتە ناوە زەقتی خستۆ سەر دەمارەکە خواردتر ئەمە پێڵەن 5 و 1 حوزە ئەوش ئەنزلاقە لێرە بۆیە ئەم دوو میسالم دانا یعنی ئەم ڕسمم دانا ئەم وێنەیە 5 و 1ەکە دەرەجەی 1 تقریبا يعني خفيفة ئەمی کیان وسطە ئەوەی یەکەم 5 و 1ەکە ئەوە تأکید عملیاتی ناوێ ئەوە بەس بۆ جوابانی کە خەڵک بزانێ دو هەمەکەیان 4 و 5ەکە لە بینی چۆن ئەڵێ لەسەر حافێ يعني ئەمانە لە سا 6 بۆ سا 7 هەوڵین بێ عملیات لە سا 30 بۆ سا 40 باجار عملیاتیەکەن ئەو وێنەی دوای ئەوە هەر عینەن ئەوەیە ببینن ئەوەی کە سپی بوو ئەوە شتێکی ڕەش دەرکەوت بوو نه ئەگەر بڕۆیتەوە بەسەریا باشە هەتا چنە سەر وێنەکە یەکێ لەو بەڕێزانەش پرسیاری کرد خانمێک ئاڵێ من عملیاتی ئینزیلاقم کردووە ئایا ئەمەیە بەس ئەگەر گەورەیەکی حتا جوان باسی ئەفو ئەڵێ بەرەو چاکبوونەوە ڕۆم ئەڵێ کاری کردوتە سەر دڕکەپەتکم سەرچی دڕکەپەتک شتێکی وا هەیە دکتۆر چکە پرسیارەکەی وایە ئەم خانمە کەلیماتی ئەڵێ من عملیاتی ئینزیلاقم کردووە ئەگەری چاکبوونەوەی هەیە ئەمە پرسیارەکە ئینزیلاقەکە زۆر کاری کردوتە سەر دڕکەپەتک
دەرکەپەتێک پەیوەندی هەیە پێەوە بۆخوا ینی لەوانێ من ئینەکەتێن بە ئەوە باسەکەم و جوابی ئەو شێمەوە سێری ئەمەکەن ئەمێنێ ئەمە شەر 4 و 5 کاکووتمان چەند زیاتر تووشە بن بەچی ئەمە هەر دراوە بە کوردیەکەی هەمووی شۆتە ناو قەناتی شەوکێکەوە دەمارەکە بە حاڵ دەرکەوتو ئەمە مەجاالیتیانە ئەمە بە زووترین کات ئەبێ عملیات ئەم ئافرەتی کێسا پرسیاری کردووە عملیاتی ئینزلاق بەپێی دەرەجەکەیە بعضی جار يعني غلطش لا إما شاهد دكتور مثلا قراري عمليات آسانية بيتو كقرار ده أمن خوش الريك بيسي بعملياته تو نبي بشي بشتي بكي تو بيسي بعمليات نبي ساكو شو تمان بينجوية كما أو عملياتي ناكم أجر راس درجة كي جوربو بيسي بعمليات بو باش بو يكدو دكتورة كي تأكيد شاك بيتو لبرو هيش ترسيكي نبي وهيش بو مستقبلش إنينيا من أو نصيحتش مي خاصة بو شكام أفرتها ئەوانەی گەنجن دوای ساڵێکش احتیاطی ئەتوانن سک بکەن یعنی هیچ مشکلیان نییە بەس هەکو تەمارین دوای ئەمەلیات کە چاک بووە بچێت مەلە بکە ڕاضە بکە حتا عەزەڵاتی بەخۆت کاتەوە ئەگنا چاکبوونی دوای ئەمەلیات بە هەکووتمان باش کرابێ و قەرارەکە ڕاست بووە کە ئەمە پێویستی بە ئەمەلیات بووە كلمة صاصة يعني تعبيري كينا بس شاك بيتو أو يعني جوان كربا كده كمان شاك ما بس يوي جاسبو كمال ما بتي تندرسي كمال ناوي عند أنا بكارني بلام روزانو سي تندرسي وبرستان نازم حبلي شوكي لبشتو تاش خوي أوس فيه كساوت ما هو حبلي شوكي تسمية نقاع حبلي شوكي تسمية بس هو ده مرة رئيسية كي بلام لأن أو خاتونش ما بس يابو بس سلايد كان دكتور أما يوم ما بتكون لا ما نلعب مش كنا مش هيك ولدوا بس هيك أو حالتنا أبي بزن شتێکی کە هەیە ئەوە زۆر جوانە ئەگەرسا ئەمەیە بەس پێش ئەمەم بۆ دەرخات نەوەژنە ڕسمێکی ئەوە خەتێکی سووری تێ ئەوە خزانەکەیە ئەمەش زۆر خەڵک ئەبێ ئاگای لە خۆی بێ ئەمە ئەو کارەکە بەس با دەریخە ئەتر جوان ڕوونیەکەمەوە بۆتان بۆ ئەگەر پرسیارێکی جواب ئەمەیان ئەفو ئەمە زۆر ئەگەر تۆزێک نزیکی کەیتەوە بتوانیت ليرة أين المشكلة خوي شدنية ما بس فقري 4 و 5 هر هاتي نوبو همان شوين كزياتر توشبيت أما جیاواز زۆر لەگەڵ نەخۆشی ئینزلاق ئەوەی خەتە سوورەکە لێ ئەم خەتە سوورە بۆ کردومە پشتی فەقەرەکان کە ئەوە چۆن ئەڵێ تەزبیح سەرکەوت بۆ سەرەوە ئەبێ پشتەوە یان پێشی فەقەرەکە لە ئاسیەکە بن سەر و خوار یعنی ئەو بەینا ئەبێ ڕێک بێت ئەسا ئەمیان ئەبینی ئەوە مێلان هاتۆ بۆ پێشەوە ئەمە ترازاوە ئەمە شتێکی کەیپیاڵە نەخۆشیە کە فەقەرەکە ئەترازیە ئەمە هۆکارەکانی دوونەوە بعضێکی هەیە سگماکە بعضێکی کە مەسەنسا ئافرەتەیە 6 سکی کردو 8 سکی کردووە 10 سکی کردووە ئەوانە قابلێتیە بەعجار ئەترش لە بێ بینی فەقەرەکان ئەترازێت بەس هەیە سگماکە بۆیە ئەڵێن کە گەنج وتی پشتێشەمێ با زوو مراجعە بکە فەحسیەکەین هەکو فەتحەیەکە بێت سگماک لە بینی فەقەرەکە ئەتر ئەمە قابلێتی تۆزە ئەترازیە ئەگەر ڕاگیری کەین و بە توااتینی کەین و پێی بڵێن شتەکان بکات لەوانەیەتر عملیاتی نەوێت بەس کە گەشتە ئەم مەرحەلەیە ترازا خەتەرەکەی چێ دەمارەکە ڕاکێشێت کاڵێن حەبلی شەوکێکە ئەو ئەشعایی پێش ئەو کە بڕۆکان بوو ئەوە چارەسەرەکەیتی سابی بینە بینەکەشی تەسک بۆتەوە و ترازاوە نانا ئەوە ناوەی کە دوو بڕۆکە دانا بوو ڕسمەکانە ڕواکە چۆ سەری بەس با پرسیارێک باسی ئەمە ئەمەشکانە یەکی کە بوو هەر ئاینن ئەوە ئەو شێوازەیە بڕغوداندا ئەمەیە ئسا ئەوەش باسەکەین سابی بینە بینی فەقەرەکە بەرز کراوەتەوە ئەگەر لەگەڵ ئەوی کا بەراوردتان کردایەتەوە و خراوەتەوە شوێنی خۆی ئەمە طبعاً وا دیارە جوانە ئەڵوازان یەک بڕغۆ خۆی بڕغویە لەم سەر و بڕغویە لەو سەر و دوو جسر ئاسنە ئەمە ئەتر تەسبیتی پێڵەن تەسبیتی فەقەراتە ئەخرێتەوە شوێنی خۆی ئەتر قەت مشکلەی نابێ ئەمش عینەشت ئەگرێتەوە ژیانی طبیعی خانمی دووجیان دکتۆر ئەوانەی کە دووجیانن زۆر جار لای خۆمانی تر کە پێڵەن تۆ دووجانی لە هەموو شتێک خۆی دوورەخاتەوە لە جوڵە و لە هەڵسوکەوتی ستایلی ژیانی خۆیان ئەم دووجانیە کاریگەریە بێ لەسەر بڕبڕەکانی پشتی بۆ نمونە بینی لە وڵاتە پێشکەوتەکان ئەم خانمە کە دووجانە بێ هەموو ڕۆژێک چێ مەلاکە ڕۆشتن لە ناو ئاوا ڕۆشتن بە پێ پێڵاوی تەندروست جلی تەندروست ئەمانە لە بەرەکات بووی کە بڕبڕەکانی پشتی پارێزگەوە خۆت لە سەرەتای باسی کرم دوو سنتەرەی پێش و دواوە کە ئەم زەختە زۆرە بکەوێتە سەرەوە ئەمە بەرەو پێشوێت ئەوان چۆن بتوانن مامەڵە لەگەڵ ئەمە بکەن ئەمریکا سا باس کرد باشترین ڕێازە و سەحیە یاکسەوە ینی من ئەوەی کە تۆ باسی خۆی ئەگەر بتوانێت کێسا ئەڵەن پیاسە یعنی هاتو چۆ ڕۆشتن زۆر باشە
بعضی کەس ئەڵێ بۆ فەقەت پێڵاو ئەوەش زۆر مهمە ئەسا تۆ کە ئەچیتە پێڵاوی ڕاضیەکان کە ئیکڕی لەسەری نووسراوە مەسەر نووسراوە ئەمە بۆ ڕاکردنە ئەمە بۆ ڕۆشتنە ئەمە بەسەن هەیە قاچی فلاتە فلات فوت یعنی قاچی تەختە دائما ئەوانە ئازارێ قوسی نییە مەسەن پێڵاو هەیە تایەتی ئەڵێ فۆم فۆرشۆک ئەبزۆربەر یعنی امتصاصی سەدماتەکە ئەوانە لێ پێکە حتا بتوانێت هەکو من و تۆش هاتوچۆ بکە ئەوانە لە بۆ ڕاضە و بۆ عسکەری تۆزیە ئازاری قاچیانی بە قاچیان تەختە لەبەرەوە نوعی پێڵاو زۆر مهمە جلەکانش تەمان تەسیری هەیە بەس شێوازی ڕۆشتنەکەش ڕۆشتن هەیە خێرا ئەڕوا هەیە لەسەر خۆی ئەڕوا تەمان ئەوەش فەرقی هەیە شتێکی پێڵن جۆگین یعنی تۆزێ خێرا ئەڕۆی ئەو نوع ڕۆشتنە هەموو عەزەڵاتی لە شو ئەجوڵێتەوە ئێستا ڕاکردن و خاو ڕۆشتن بەشێ لە ماسوولەکانە ژوڵێتەوە ئەوش فەرقی هەیە یان شێوازی ڕۆشتنیش تەسیری هەیە ئەجار ڕاضەکان مەلا ئەکووتمانی باشترین ڕاضەیە ڕۆشتن باشترین ڕاضەیە یەیت قەزەی جم و ئاسن و هین ئەبێ بە تەدریجی ینی بە تۆزە دەست پێ بکەیت ئازات حتا نەچی مەسەنە ئەمە بۆ بتۆڵە ڕۆشتووە لە 50 کیلۆ ڕۆشتەوە بۆ 150 کیلۆ ئێغڵەتە یعنی تۆ ئەبێت تۆ دەست پێ بکەیت بە 50 بە 60 بە 70 حتا لە شت لەگەڵێ ئین بێت لەبەر ئەوانەی کە حەزەکەن لە شیان دروستکەن عەزەڵات دروستکەن پەلە نەکەن لە ئەسقالی زۆر گەورە یەکسەر بڕۆنی ئەمەسەن بچێ بۆ 50 یەکسەر با لە دەوە دەست پێ بکە لە 5 کیلۆ ئەجا سەرکەوێت تۆزە خۆشیان نسا باشن مدەربی ریاضیان هەیە ئەوان خوێنیانە ینی دای من تەربیە ریاضی ئەوانش ینی هینێکی کۆرسێکیان هەیە لە ئینی طبی ینی لەش و جەسەد و چۆنینەکە ئەوان باشن یان بۆ ماسوولکە دکتۆر ئێستا بینە سەرەوەی کە نەشتەرگەری قەرارێکی قورسە بەڵام هەندێک جار ناچاریە هەندێک کەس ناوێرە ئەنجامی بە ئەڵێن ریسکی هەیە لەوانەیە ئەم قاچەکانی دەست بێ نەتوانێت هەستێت لەما ترسن زۆرێک لە کەسەکان ئێستا شێوازێکی تری نەشتەرگەریە تۆ لەیزێر بەکارەهێرن ئەمە هەر زۆر ئاسانە من هەردایکی خۆم کردوتی ڕێک لە دوای ئەوە وتیان هەسە بڕۆ بەڕێیە دکتۆر ئەم جۆرانەی با بڵێن نەشتەرگەریکردن لەیزێر هەموو ئەمانە پێمان خۆشە بەڕێزت زیاتر زانیاریمان پێشکەشکەی لەسەر خۆی نەشتەرگەریە کووتمان قەرارێکی ئاسان نییە ینی بێ لە دکتۆرەکەەوە دەست پێەکەین و بۆ نەخۆشەکەش چکە تۆ ئەگەر باشتی گەێنی نەخۆشەکە ئەو ترسەی نامێنێ ئسان دکتۆرەیە پێڵە تۆ ئەمەلیاتەکەت لەوانەیە لە 150 قاچی لە ئیشکەوێت تەبانە ترسێ تۆ بێت تی گەێنیت شتەکان کە چیە بێت مزاعفات چیە بێت هەموو شتەکانی بۆ باسکەیت بۆی ڕوونکەیتەوە تەمان ئەوسان نەخۆشەکە تەژێ بێت اینجا بابزانین کە ئەمە پێویستی پێێتیانە قەزەی ئەم لەیزەرە تەمان ماحترامی ئەم شتە نییە ئەمە نازام ئەمش بەخوار بازم خەتاکەی خۆشمانە باجار باسی خۆشمان بکەینەوە خۆی دائما انتقاد بەناءە یعنی بەعکسەوە تۆ کە تۆ پێمەڵێ ئەوە غڵەتە ئەبێ خۆم چاکەمەوە خۆی ئەوە باشەکەی لە وایە کە تۆ بە منەڵی دکتۆر زێت تۆ بۆچی وە ئەڕۆی بەڕێەوە یعنی معنای شتێکێ من کە ئاگام لە خۆم نییە من لە حەزەی خۆمەکەمەوە حتا چاکیکەمەوە لەبەر ئەوە قەزەی خۆمان ئەم مشکلەیە لە چی هاتووە ئەم مۆزوعی معیشەتە منافەسەی مادی و ئەوانە کاریگەرێکی بۆ کە تۆزێ ئەغڵاتە بێ لە توبشە لێزەر خۆی ئەکو تعبیر نییە لە چکە تۆ لێزەر کە بەکارێت بۆ ئەوڕام و شت زۆر دقیقا و کۆمپیوتەرایز مەسەن ئەو شوێنە کە زۆر حساسە چکە تۆ لێزەر لێوێ ئەی سووتێنە ئەم تعبیرە بۆ ئیکە نازانم بەس خۆی طریقەی عملیاتی فقرات چەند نوعیە ئەویان بڵێ باشە ئایا پێویستەکە ئەو وتمان لە بیدایەتەوە تەقیمەکەیە بزای ئەم نەخۆشە ڕێک پێویستی بە عملیاتیان نا اینجا کە عملیاتەکانش بۆی باسەکەیت ئەغڵاتەکانی کە ئەکرێ بەعزێک یەکسەر ئنزیلاق یەکسەر بۆ یەکە پێشەوە تەقیمی فقرات ناکە سافتەیان ئەوەی کە باسم کرد فقرەکە چکاگەر فقرە جوڵەی تیاابێ بێ بڕغودانێ نهر ئەنزیلاقەکە ئەمە بڵین شێوازی علمیەکەی عملیاتەکان شێوازەکانی کە هەیە ئەمەش بەپێی دکتۆر و بەپێی جەراح و نەخۆشەکەشە ئسا خۆت زانانی خەڵک زۆر خویاوتە جوانکاری ئیشی ئێمە جوانکاری نییە خۆ من لێو ئەستور ناکەم لە جوان ناکەم من فقراتەکەم لەبەرەوە لای من مەسەنەیە دکتۆر حەزەکە بەو شێوازە بیکە خۆی عالەمی هەندوو فەتحا هەیە باسیکەین بڵین کردنەوەکە کە ئیکەینەوە ئەچیتە ناو فقراتەکە عملیاتەکە هەیە زۆرە کاتەوە هەیە بچووکە کاتەوە ئەوەیە ئێستا مناقەشەکان هەیە مایکرۆسکۆپیک پێڵن هەیە پێڵن ئیندۆسکۆپیک ئەمە ئێستا تازەترین شتە بە کونیەکەوە ئەچێت و بە نازوورەکە و ئەچێت ئەو
زەختە لە ئاباد هەیە بە مایکرۆسکۆپ فەتحەیەکی بچووکە کاتەوە بە مایکرۆسکۆپکە گەورەیەەکە من سائیکەمەوە کردنەوەکەم تۆزە گەورەترە ئەتر ئەوە شێوازی خبرەکەتە یعنی ئەو جەڕاحە لە چیا خەبیرە ئەوە بکە یعنی ئەمە هەر ئەوە نیە بازەی بەڵام من بە نازوڕێکم من بە تو لێزانی بیکە لی نازانی میکە هەتا ناجح بێ عملیات بمبورەوە تا بە ڕۆبۆتیش ئەنجامەدرێت ئەوەی کە جەنابەت باسی ئەم قەزەی ڕۆبۆتە ئەمە مناقەشاتی زۆر لەسەر عالەمیەن سا زۆر سامسەنە زرا و بە ڕۆبۆت ئینەکانی کردو و ئەمە هاتینەوە سەر شتە تازەکەی کە زەکای ئیستناعی پێڵێن کە ئێوێ شوێنی بەشەر بگرێتەوە لە لایەزار لە جراحە هیچ تێ شوێنی بەشەر ناگرێت بابێنەوە لای پرسیاری بینەرانمان هەر بە ڕێزێکی تروتێتی دەستخۆشی بە بەڕێزە کردوێتی کە دایکی دووجار ئەمەلیاتی فەقەراتی ئەنزلاقی کردو ئێستا پشتی باشە بەڵام قاچی چەپی زوزوو ئەیاتە ئێش ناتوانێت بڕوە جارێک دکتۆر پێی وتووە ئەبێ فەتحی دەمار بکە ئەڵێت ئەمە ڕێگەیەکی گونجاوە ئەتوانێت ئەنجام پێوتۆ فەتحی دەمار بەڵێ فەتحی دەمار بکە ئەخر ئێمە ئەمێ ڕوونی کە مۆتخوابا خەڵک ئەمەش زۆر بزانێ باشە ئەم دەمارە یەکێکە لە مشکلەکانی زمانی کوردیایە دەمار هەموو شتێک دەماری پێڵێ ئستا من نەخۆشیە ئەچێ بۆ لای دکتۆرێک بۆری خوێنە بە حساب دەمارە لای ئێمە ئەڵێن دەمارە ئەو فەقەرات نییە ئەچێ بۆ لای ئەو وازانێ دەمارە دەمار لە کوردیا سامەسم بە لغەی عەرەبی و بە ئینگلیزیەکە هەمووی جاکراوەتەوە مەسەن ئێمەین ئستا ئەم بۆرێک کە خوێن ڕاکێشێتەوە کە بەڵێن بۆرێ ڕەشەکێ ئەو وەریدە یعنی ڤێنە ئەمە هەر دەمارە بە کوردی ئەوەی کە خوێن گەشەکە ئەیات شریانی پێڵێن ئارتریە ئەو شەر دەمارە ئەم وەتەرەی کێبین ئەمەوەتەر ئەمە حەبلەکەی کە بە عەزەڵەکەوەیە وەتەری پێوترێ هەر دەمارە بە کوردی عەسەبش هەر دەمارە بۆری لەمفاوی هەر دەمارە لەبەرەوە ئێمە ئەبێ ئەوە ئاشکراکەین کەڵێ دەماری قاچی ئایا بۆری خوێنەکەی ئەکەنەوە گیراوە ئایا دەمار ئەگەڕێنەوە بە کەلیمەی دەمارە ئایا عەسەبەکەیە ئەگەر عەسەبەکە بێ معنای زەختەکە لەسەر عەسەبەکە کامل لا نەبراوە ئەنزلاقەکەی عملیاتەکەی لە ساسە باش بۆی نەکراوە یان شتێک ماوەتەوە ئەوانە شەرنی عملیات کرێتەوە بە ریاضە و بە عیلاج چاکە بێتەوە یعنی بزانیە ئەگەر بۆری خوێن نەبێ عەسەب بێ شەرنی عملیاتی بێتەوە ئەتوانێ بچێتە کووتمان مەلە و شت بکە بەعزێ دەرمانشەیە ئەو هەستی ئازاری عەسەبەکە چا ئەکاتەوە پێویست بە عملیات ناکە زۆر باشە دکتۆر زۆر کات ئەمە بەدەر لە بڕبڕەکانی پشتمان هەندێک کەسمان هەیە خۆی گرفتەکە بۆ خۆی زیاکات یعنی ئەمە باسێکی ئەمەشکەینێمەوەکو هاوڵاتیان بۆ نمونە ئەچێ بۆ لای پزیشکی بەڕێزی وەکو تۆ لای ئەمیێتەوە ئازارەکەی هەرماوە ئەچێڵێ ئەمە باش دەچێ بۆ لای پزیشکێکیکە پزیشکێکا چێ بۆ لای پزیشکێکە ناخ دووسێ خزمی کۆ کاتەوە چێ بۆ وڵاتی ئێران با تۆزێ واقعتر ڕاستە ئەم گۆڕینانە تا چەند واعەکە هەم لە ڕووی دەرمانەوە هەم لە ڕووی چارەسەرەوە هەم لە ڕووی ئەوەی کە دەرونیان ئەم کەسە چەند قەلەقە بێت و چەند گرفتەکەی لە لای خۆی زیاتر زەقەکاتەوە چی وای لێکە کە ئەمە بە شێوازی لە شێوازەکان گرفتەکە بۆ خۆی زیاب بکات یاخود چۆن بتوانێت هۆشیاری هەبێت بەرامبەر ئەوەی کە تۆ گرفتێک تێلوانێ گرفتێکی زۆر بەسیت و ئاسانیش بێ و بە شێوازی تۆ ڕێنماییشی بیتی و چارەسەر بێت ئەم گۆڕینانە تۆ وەکو پزیشکێکە چەندی ساڵە ئەزمونت هەیە پێت باشە؟ ئەم سوالە گەڕاینەوە یەکێ لە سوالە قورسەکانە بۆچی قورسە سا ساڵە بۆچی واڵێ ئەم کابراە ئەومە ساڵە ئیشەکە لەم بوارە بەس واقعە ئێمە هۆمان ئەمە واقعی ژیانی بەشەری خۆمان بەشەر دائما کلمی واسواس نا حەقیقی هەین تۆ لە چیەوە هاتووە لە خۆمانەوە هاتووە خەلەلەکە جارێکە ئێڵێ مۆسالوانێ زۆر دکتۆر گلەیم لێ بکە بەس ئەمە واقع الحالە هەکو پێم وتی ئەم ئەزمموی اقتصادیش تەسیری کردوێتە سەر ڕێگای ئیشەکەشن جاران کە طب بوو کە دکتۆر ڕێز و لێکتری و منافەسەیەکی شەرعی و علمی هەبوو مەسەن تۆ حەقی خۆتە نەخۆشیت ئەدوێ خاصن کە یێتە سەر نەشتەرگەری ئەبێ ڕێی چەند دکتۆری کەشوەرگری هیچ غڵەت نییە ئەوە ئەڵێن جاران و سا من ئاوایڵم بە پەنجەی زۆر ناڕۆم بۆ دە بۆ پێنجەڕۆم ئاینە نەخۆش مشکلەیەکی هەیە ئەچێتە لای 5 دکتۆر ئەمە جاران ئوسا هەتا بزانی خەلەلەکە لە بینی نەخۆش و دکتۆرەکە شایە هەردووکی تایەتی ئای بکە جاران کاچیتە لای 5 دکتۆر ناڵێم لە ساسە عینە قسەیانە کرد هەمویان لێکە چوو یەکێکیان ئەگەر خلافێکی بەسیط یعنی ئەوە نیە بڵێ جیاواز بێ
يعني لبرو هەمویان لێک ڕێیا بوون ساچیتە لای پێنج هەرێکی قسەیەکەکە لەبەرچی دکتۆر ئەوەیە زانینەکەیە منافەسەکەیە ئەوێ ڕایکێشە بۆ لای خۆ عملیاتی کە لەبەرەوە ئەمە تێیەکەوێ نەخۆشەکەش لەبەرەوە لێرە ئەو جوابە بۆ یاڵم قورسە یعنی جوابە بەمەوە پێ بڵێم مەچۆوە غڵەتە پێ بڵێم بچۆوە هەر غڵەتە بۆ چوونەکە زەڕورە چونکە ئەوش ئەوێ ڕێی وەرگری حەقێتی بەشکم من بۆ چوونەکەم باش نەبووە يعني باش نەمدۆزیەوە و قەرارەکەم ڕاست نییە کە ئەمە عملیاتی پێویستە دکتۆرەکەی کە هەوڵەیە لەگەڵیا بێ عملیات و چاکات و چانە بۆ ئەوسا عملیاتی کاوە نییە بەس ئەم ئەختلافی ڕەئیەت کەوتۆتە مشکلەوە بینی نەخۆش و دکتۆر لەبەرەوە کە نەسیحەتەکەی بکەین کەی بیگۆڕیان نەیگۆڕێ من ڕێیم وایە کە تۆ چیتە لای دکتۆرێک خۆ دیارە لە قسەکردنی و تەشخیصەکەی کە دۆزیێتیوانە یعنی ئەوەی هین نەبێت بەس لە عملیاتە من تأييد يكم رأي ورقيته كاسا من هاتي تلاي من ألم عمليات حق تبشي رأي دكتوري كش ورقيته بزاني أم راسه أم عملياتي بيستانا بس هاكونا خوشيته بشتي أشد السيبيا كردوه بيسنا هردا قيبشي تلاي دكتوري بيقوري تو جاي لقلم دكتورا برو بزانا شارع سرك حفتي دوان سيان مانية أقل ينبو أو ساعتواني رأي يعني شي بيقوري بو دكتوريك أو باشترب حتى أنك يتهلوه أم دكتور درمانك بنسي أو دكتور درماني بنسي بس لعمليات من لقال أوام كا ناقورين استشارة يعني بشي برسياركا رأي دكتوري كورقري بس بونا خوشي باوادس فيبكا يعني بشو لاي دكتورك باهولي كل لقال با حفتي دوان سيان مايك بزانا شون أو ساباش نوي بيقور حقي خويتي يعني شيء باش وازم جوابك توزي يعني با لاني نخوش نقرم ولاني دكتوره كش نقرم من راس جوك قصبتين يعني هلا كله كيا شاكري باش دكتور چارەسەری سروشتی فیزیۆتراپی تا چەند دەورە بینێت ئایا بۆ منە هەندێک جوڵە هەیە زۆرێک لە کەسان کە ئازاری پشتیانەیە ئەگەر بە تایبەت ئەو بڕبڕی 4 و 5یان بۆ یەک ڕێنمایی ئەکەن ئەڵێ بەخوا منەمە زۆر سوودم بینی تۆش هەر ئەنجامی بە ئەمە بەڕاستی کۆمەڵێک جوڵەی سابت هەیە بۆ ئەم کەسانە یاننا ئەو پرسیارە زۆر مهمە چونکە تۆ فیزیۆتراپیەکێکە لە عیلاجێکی عالمی يعني توسا أو رسمي كقردمان كوتمان أو رشد راو زو قوري أو مجالي يعني عملياته بس تو هاي حمو انزلاقي عمليات شي يعني من أبي روجي بسي عملياتك اشتوانية برو خوي ببيده الحمو عالمه حمو بفيزيو دسبيكا يعني فيزيو يكي زور قلنا سامن يعني نابا من ساولا يكمته بس خوي علميا باباسكين دكتور ابي ايماني بفيزيوثيرابيه بيش كفيزيوثيرابيه كلا علاجه كان علاجه يعني بشتي اشياء نابتو يكسر راكب وعمليات بشتي اشياء ببي درجه قوره نبي حتى هولي بفيزيو بريا اخر فيزيو جاي لك الرياضه جاي فيزيو اجهزتها وتعليماتها رياضه كود معامله درمان يعني برو اتوانين بلين لصاحبته بو صاحشتاي ازاري بشت حتى هولين بم سيرغايا شاكري برياضه وبفيزيو وبدرمان لصابستي بو صاصي بعمليات يعني او بخنا مشتان يعني شدني حمو فقراتي عمليات زور باشا دكتور بۆ نمونە زۆر جار ڕۆژانە کۆمەڵی خۆمانەیە من پێم خۆشە ڕای تۆ وەربگرین هەمومان زۆر جار لە بەیانە هەڵەسین جستەمان لە دوای چەند کاتژمێرێک تاو خاو بۆتەوە پشووی خۆی وەرگرتووە هەڵەسین خۆمان گرتووە زرم ملمانە تەقێنین بەم لایەن ملمانە تەقێنین پشمانە تەقێنین یان زۆر کەس داوا و لیەکە پاڵێک وێڵە بە پیوەرە سەر پشتم یعنی ئێمە نازانین ئەو بڕبڕانەمان چەند بەسوودە بۆ ژیانی ڕۆژانەی خۆمان و بۆ جەستەی خۆمان قەدری نازانین تا نەکەینە گرفتێکەوە چەندەمانێ بۆ چوونی بەڕێستان چیە لەسەر ئەم خوانەی کە ڕۆژانە دووباراترێت یاخو زۆر کەسەیە باڵای بەرزە کێشی لە تۆ زیاترە لە خوارە پشتم بۆ بتەقێ زەختێکی لێکات لەوانەیە ئەوەی سوودی پێ بگەێنە زیانە پێ بکەێنێ تۆ بۆ چوونە چیە لەگەڵەمانێ ئەمە یەکێکە لە من نەسیحەتەکانەکە ئیکەین ملتەقانن خراپترین شتە پشتەقانن خراپترین شتە ئەم سوڕانەوەی کە ئەڵێ پشتە تەقێنێ خۆی جاران ئینزیلاقێکە لە عیلاجە کۆنەکانینی ئەوەی کە بڵێن زمانی کۆن کە جراح و شتش نەبوو پشتەقانن بوو بەس خەتەرێتەکەی لە چییە بۆچی وازمان لێنا طبیە نەکرا بۆ وازمان لێنا چکە لە پشتەقانە بەعجار دیسکەکە زیاتر ئەدڕێ یەکسەر ئەیا لە فقرەکە بەعجار شەلەلیەکە من نەخۆشم بووە تۆ پشتیان تەقان و شەلەل بوو یان لای جەراحی دەرەوە لەبەرەوە پشتەقانن ملتەقانن
عادەتێکی زۆر خراپە، یعنی من نەسیحەتم کەس نیکات باش نییە بچیتە سەر پشت ئەوەش یەکێکە لە شتە خراپەکان تۆ ئەو کێشە و ئەو وەزنە سام خۆی ئەوە عیبارەتی مەساژە تعریفی کەیت مەساجە مەساج جیایە مەساج خبرەی هەیە یعنی کەس هەیە مەساج بۆکە لە فزیۆ ئەوانش ئەیزانن چۆن عەزەڵاتەکان لەگەڵ ئەلیافەکان ئەمەی ئێمە هەڵێک گڵۆفێ ئاوا کە ئەچێتە سەری بەقانە ئەوانە ئەم شتانە عاداتی خراپی پێڵن هیچی باش نییە و یەک نەسیحەتی کەش هەیە بەیانیان کاڵەسی سابازێت جارێت تەمان جیلی سا زۆربەی درەنگە خەوێ کە تۆ وڵا باش خەوت کو خەوتنی باشە خەوت ئەگەر کەسێک مەقسەم بەس زۆر کەس هەڵەسیە کە بەیانیان ئەڵێ لەشم ڕقا پشتیڕە ئەبێ بگەڕێتەوە ئێمە نین ئەمە ئەسبابی کەی هەیە ینی هۆکاری کەی هەیە هۆکارەکان مەسەن هەیە غودەی تەواو نییە هەیە ڤیتامین دی شتی کەمە هەیە عەزەڵاتەکانی تاوانێ لەبەر ئەوە ئەبێ ئەوانش ئاگایان لە خۆیان بێ ینی تۆ کاسایت ئەبێ تەبیعی بیت کاسایت مەسەن لە شڕەقە و ناتوانای معنەش هۆکاری هەیە ئەو شەرت نییە بربڕی پشت بیان فەقەرات بێ لەبەرەوە ئەسبابی یعنی شتی کەشێ دەستەکان خۆش بۆ ئامادەبوون بە هیوای ئەوەی کە هۆشیاریمان هەبێ بەرامبەر تەندروستی خۆمان و بڕبڕەکانی پشمان و وەلامان خۆشەویست بێ بۆی زیانی پێنەگەێنین و گرفتمان بۆ دروست نەبێت سپاس بۆ ئامۆژگارەکانت و هیوادارین ئەو کەسانەشی کە گرفتیانە بۆ هەر پرسیارێکیش کرا بێگەر نەمانتوانی بێت و نزیک وەڵام وەرگرین لە دکتۆر داوای لێبوردنەکەین هیوادارین کە هەمومان ئاگامان لە خۆمان بێت و هیچ شتێکی هەڵە بەکارنێنین بۆی کە گرفتمان بۆ دروست نەبێت دووبارە سپاس بۆ دەستەکان خۆش بێت دەست خۆش